بەڕێزان دانیشتەکەمان دەست پێکەین. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بەناوی گەلی کوردستان، دانیشتنی ژمارە 8 وەرزی دووەمی ساڵی یەکەمی خولی پێنجەمی هەڵبژاردن دەست پێکەین. ئێستش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەین کە پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو ناوی ئامادەبووان و ئامادە نەبووانی لیژنەکان لەگەڵ دانیشتنی پەرلەمان هاوکات لەگەڵ بەرنامەی کار بۆ بەڕێستان بخاتە ڕوو. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادە 5 بورگە یەکەم و دووەم لە مادەی 16 بورگەی سەیەم لە مادەی 18 بورگەکانی یەکەم و دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 و 48 و 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 8 ئاسایی خولی پاییزەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنهۆڕۆ ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 4/12/2019 بەم شێوەیە بێت. یەکەم خستنە ڕوو دەنگدان لەسەر پێداچوونەوەی چەند مادە و بورگەیەکی یاسای ژمارە 3 ساڵی 2019 یاسای بەخاوەنکردنی ئەو زەویانە لە سنووری شارەوانیەکانی زیادەڕوویان لەسەر کراوە لە هەرێمی کوردستان داش عێراق کە بە بریاری ژمارە 4 ساڵی 2019 سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەسەر داوای وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و گەڕاندراتەوە بۆ پەرلەمان. دووەم خوێندنەوەی یەکەمی پرۆژە یاسای مادەی هۆشبەرەکان و کارتێرەکان عەقلیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق بەپێی حکمی بورگەی چوارەمی مادەی 8 و مادەی 81 و بورگەی یەکەم مادەی 83 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. سەیەم خستنە ڕووی بیرۆکەی بەڕێز لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان پەیوەست بە بەرزڕاگرتنی ڕۆژی جیهانی قوربانیانی جینۆساید بەپێی خاڵی دووەمی بورگەی یەکەم لە مادەی 49 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. چوارەم خوێندنەوەی دووەمی پێشنیازە یاسای ڕێکلامی بازرگانی لە هەرێمی کوردستان داش عێراق بەپێی حکمی مادەکانی 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. بەڕێز سەرۆک پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 7 ئاسایی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 13/11/2019 بەم شێوەیە خوارەوە بوو. یەک دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. دوو خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن لە ناوی ئامادە نەبوونی ئەندامانی دانیشتنی پێشووی بە مۆڵەت و بە بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سێ ڕوونکردنەوەی دەستەی سەرۆکایەتی سەبارەت بە پرسیار و وڵامی ئەندامانی پەرلەمان و ئەو پێشنیازە یاسا و بریارانە کە لەلایەن پەرلەمانتارە بەڕێزەکان پێشکەش کراوە خوێندنەوەیان یەکەم بۆ نەکراوە. چوار دەستپێکردنی بەرگەکان بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. پێنج خوێندنەوەی یەکەم ئەو پێشنیازە یاساکانەی پاراستنی بەرهەمە خۆماڵیەکان لە هەرێمی کوردستان داش عێراق و بەرەنگامبوونەوەی بە قاچاقبردنی نەوت و لێدەڕهێنەراوەکان لە هەرێمی کوردستان داش عێراق و بیمەی کشتتوکالی لە هەرێمی کوردستان داش عێراق و لەگەڵ پێشنیازە بریار دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەست لە هەرێمی کوردستان داش عێراق. شش دانان و ئاڵگۆڕکردنی ژمارەیەک پەرلەمانتار لە لێژنە هەمیشەیەکانی پەرلەمان و پێکەنانی 4 لێژنەی هەمیشەیی پەرلەمان بەپێی مادە 28 و 29 34 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق. حوت خستنە ڕوو خوێندنەوەی بیرۆکەی هەردوو پەرلەمانتار بەڕێزان جوان یونس ڕۆژبەیان و کاروان عەبدوڕەحمان عەبدوڵڵا. هەشت کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراو یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارە 7 ئاسایی خولی پاییزەی لە بڕواری 13/11/2019 1 زیاد حەسەن ئیبراهیم مۆڵەت 2 ڕێبوار عەبدوڕەحیم عەبدوڵڵا مۆڵەت 3 زیاد جەبار محەممەد مۆڵەت 4 سەرکۆ ئازاد حوسێن مۆڵەت 5 کاظم فاروق نامق مۆڵەت 6 هاوڕەمان حەمەد شەریف مۆڵەت. ناوی ئەو ئەندامانەی کە بە مۆڵەت یان بەبێ مۆڵەت لە کۆبنەوەی لێژنە هەمیشەیەکانی پەرلەمان ئامادە نەبوون ناوی لێژنەکان لێژنەی کاروباری کۆمەڵایەتی داکۆکردن لە مافی ئافرەت لە 19/11/2019 هیمداد سەباح بیلال مۆڵەت. لێژنەی دەستپاکەی 19/11 ئومێد عەبدوڕەحمان حەسەن دابان محەممەد حوسێن سەرچنار ئەحمەد مەحموود ئەو بەڕێزانە مۆڵەتن. لێژنەی وزە و سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی لە 20/11/2019 شەرک و جەودەت مستەفا ڕێبوار عەبدوڕەحیم عەبدوڵڵا مۆڵەتن. لێژنەی شارەوانی گواستنەوە و گەشت و گوزار لە 24/11 نەجات شعبان عەبدوڵڵا سەرچنار ئەحمەد مەحموود ئەو بەڕێزانەش مۆڵەتن. لێژنەی ڕۆشنبیری و کۆمەلگای مەدەنی وەرزش و لاوان 24/11 پێشەوە تاهر مستەفا مام ئیبراهیم قانع ڕووپاک ئەحمەد ڕەحمان مۆڵەتن. لێژنەی ئاوەدانکردنەوە بەرهێنان 25/11 دابان محەممەد حوسێن مژدە محمود محەممەد عوسمان عەلی ئیسماعیل مۆڵەتن. لێژنەی دەستپاکی 26/11 شیرین ئەمین عەبدولعەزیز ئومێد عەبدوڕەحمان حەسەن سەرچنار ئەحمەد مەحموود مۆڵەتن. لێژنەی کاروباری تەندروستی و 26/11 زانە خالی ئیسماعیل مۆڵەتن.
ژینگە و مافی بەکاربەر هیچ کۆبنەوەیان نەکردە لێژنەی ڕۆشنبیری و کۆمەلگای مەدەنی و وەرزش و لاوان 26 11 سلمى فاتح توفيق آمدن أبو جلال محمد عبد الله آمدن أبو گولیزار رشید حاجی بدری آمدن أبو آزاد أكرم بهرام آمدن أبو لجنه اوقاف و کاروباری آینی 26 11 کاظم فاروق نامیق مولد لجنه کۆمەڵایەتی داکۆکردن لە مافی مرۆڤ 27 11 ليلى عبد الجبار حدو مولد بكاري لجنه زانا خالد اسماعيل شيرين يونس عبد الله همدا صباح بلاد مولتن لجنه کاروباری شهیدان و قربانیان جینۆساید زندانیان سیاسی لە 27 11 2019 هەورەمان حەما شەریف وای کەماڵ مولتن لجنه ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنی خۆزاییەکان 27 11 کاوە عبدالقادر حەسەن عبدالناصر ئەحمەد هاورێ بەنا محەممەد مڵەتن لێژنەی وزە و سامانە سروشتەکانی پیشەسازی و بازرگان لە 27 11 2019 سەر کۆ ئازاد مڵەت سۆران عومەر سعید مڵەت زیاد حەسەن مڵەت ڕێبار عەبدوڕەحیم مڵەت لێژنەی کاروباری پێشمەرگە لە 2 12 2019 عوسمان کەریم سوارە و بژار خالد عەبدوڵڵە مڵەتن لێژنەی پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی 2 12 ئیدریس اسماعیل عەبۆش محەممەد سعدەدین ئەنوەر ئیدریس اسماعیل عەبۆش مڵەت محەممەد سعدەدین ئەنوەر ئامادە نەبوو لجنه کاروباری پەرلەمان و سکالا 2 12 2019 فرید یعقوب ئیلیە مۆڵات لجنه ناوچە کوردستانیەکانی 3 12 شیرین ئەمین عەبدولعەزیز مۆڵات لجنه کشتوکاڵ و ئاودێری لە 3 12 گولستان باقی سلەیمان یاسین خضر تەها ئەحسان محەممەد سەلیم هەلەز ئەحمەد محەممەد ئەم بەڕێزانە مۆڵەتن لجنه کۆمەڵایەتی داکۆکردن لە مافی ئافرە لە 3 12 2019 زانە خالد اسماعیل مام اسكندر مام شادي انور او برزانش مولاتان سپاس بەڵێ زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەرفەتی هەموو خاڵە پەیڕەویەکانتانە دەین بەڵام لەبەرەوەی بۆ خۆتان نەزانن سەبارەت بە یاسای بەخاوەنکردنی ئەو زەویانەی لە سنووری شارەوانیەکان زیێدەڕەویان لەسەر کراوە لە هەرێمی کوردستان ژمارە 30 ساڵی 2019 دوودڵی و دڵەڕاوکیەکی نائاسایی لەناو ئەو هاوڵاتیانە دروست بووە کە ئەگەری سوودمەندبوونیان لەم یاسایە هەیە لە جیاتی ئەوانیش داواتان لێ دەکەم دەرفەت بدەن بڕگەی یەکەم تەواو دەکەین ئەگەر خاڵە پەیڕەویەکانتان پەیوەندی بە بەرنامەی کارەوە نییە ئەو بڕگەیە تەواوەکەین دوای ئەوە بەڵێن بێ دەرفەتتان پێدەین هەمووتان قسەکانی خۆتان بکەن دوای ئەوە دەرفەتتان دەدەین دوای ئەو کە چوینە سەر بڕگەی یەکەم هەر خاڵێکی پەیڕەوی لەسەر بڕگەی یەکەم هەبوو دەرفەت دەدرێن ئێستا غیابات خاڵی پەیڕەوی ناوێت دوایی ڕێک بە سکرتێری پەرلەمان بڵێ بۆی ئێ بە قوربان غیاب نەبووی ئەوە بەسەر چاو ئێمە بەڕێزان دەرفەتمان بدەن بڕگەی یەکەم تەواو دەکەین لە دوای بڕگەی یەکەم بەڵێن بێ دەرفەتتان دەدەینێ قسەکانی خۆتان بکەن ئێستاش داوا لە بەڕێزان لیژنەی یاساییەکەین بۆ جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کار بێنە سەر منەسەکە بەڵێ بە ئەوان بێن بەسەر چاو باش بەڕێزان پەیوەندی بە بڕگەی یەکەمەوە هەیە بەڵێ هەر بەڕێزێک نوقتە نیزامەکەی پەیوەندی بە بڕگەی یەکەمەوە هەیە وەری دەگری بەڵێ ئێستا بەڵێ کاک سیپانی جەنابتان پەیوەندی بە بڕگەی یەکەمەوە هەیە فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان الگۆری مادە 95 ji peyravê naxwê Parlemanê Kurdistanê
گرنگ بۆ پرۆژه یاساک و دەرکەتی و هاتی هەناتن ji bo serokatê Herêma Kurdistanê ku hatî redkirin çend birgek bin yan bi kulî hat bîte redkirin بۆ لیژنا پەیوەندیدار هات بە ئاراستەکردن وەکو لیژنا شاڕەوانی لێ vêrê pirsiyarma بۆچی بۆ vê لیژنê هات ئاراستەکردن li duhîda kombona لیژنê me li ser kir lê bi tinê komboneka şikilî bû gotûbêjên nava endamên لیژنê bûye belkû ji bar لیژna yasayî ve ev raporta xwe hat bû amadekirin û arastê we jî hat bûkirin û bername kar jî hat bû dana pirsiyara min li vêrê bûçî bû líjna taybetmend hat arastekirin ku têbîniyet xwe cêgîr bikin vêrê da ku me çendî têbînî li ser hebûn lê bedaxa me maf nebû cêgîr bikin di nava ebrûkeda ku deng li ser bihêta dana zor spas باڵێ سپاس باڵێ کاک دیار بەڕێ سەرۆکی پەرلەمان وەڵام بەگشتی یەکەم لەسەر کارنامەی دانیشتەکەیە دوم هەندێک خاڵی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان باسەکەم یەکەم بەپێی مادەی 84 لە پەیڕەوی ناوخۆ دەبێت دوای 21 ڕۆژ لە ڕاستەکردنی پێشنیازە بڕیاریان ببوورە بەڕێ سەرۆکی خاڵەکەم دەدەم بەس دوای ئەگەر پەیوەندی بەم خاڵە هەیە بە بڕگەی یەکەم هەیە نقطە نیزامەکەت قسە بکە دواتر بەڵێن بێ لە دوای تەواوکردنی ئەمە دەرفەتتان دەدەم هەر قسەیەکتان هەیە لەسەر ئەم پەیڕەوە باڵێ بەدرێخان جەنابتان تەواو باڵێ کەیتر سەرچنارخان بەڕێ سەرۆکی پەرلەمان بەپێی مادەینەوە 5 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە بواە کە ئەم یاسایە لە سەرۆکایەتی هەرێمەوە گەڕایەوە بگەڕایەتەوە لیژنەی تایبەتمەند چونکە بەپێی مادەکە ناڵە لیژنەی یاسایی ئەڵە لیژنەی تایبەتمەند و لیژنەی تایبەت بواە لە ماوەی 15 ڕۆژە راپۆرتی خۆی باید بەس بە پەرلەمان و دانیشتنی لە دانیشتنی یەکەمە ئەرزی ئەو راپۆرتە بکرایەنێک بە لیژنەی یاسایی ئەم راپۆرتەی کە ئەمڕۆ لە بەردەستمانایە لیژنەی یاسایی ئامادەی کردو داواکانی ڕوونکردنەوە بن لەسەرەوە بابەتەوە زۆر باڵێ کەیتر ڕووپاخان بەڕێ سەرۆکی پەرلەمان دیارە 11 کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام درا خوێندنەوەی یەکەم بۆ پێشنیازی یاسای بە هەمیشەییکردنی فەرمانبەرانی گرێبەست کرا و ماوەی 2 هەفتە درایە مۆڵەت درایە حکوومەت ئەگەر تێبینی هەبێ تێبینیەکانی بڵێ پاش ئەم 2 هەفتەیە لیژنە تایبەتمەنددارەکان راپۆرتی خۆیان بنووسن بەڵام دەبینین ئێستا لە کارنامەی کۆبوونەوە هیچ بڕگەیەک نییە بەو ناوە بۆیە داوای ڕوونکردنەوە دەکەین باڵێ کەیتر کاک لوقمان فەرموون بەڕێ سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 95 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەڵێت ئەگەر سەرۆکایەتی هەرێم لە ماوەی ئەو 15 ڕۆژەدا بەپێی یاسای سەرۆکایەتی هەرێم ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکراو یاسا یان بڕیارەکانی بە شێوەیەکی کولی یان گشتی بە شێوەیەکی گشتی یان بەشێک ڕەت کردەوە لەو کاتەدا دەبێت لێژنەی تایبەتمەند لە ماوەی 15 ڕۆژدا راپۆرتی خۆی بنووسێ و پاشان لە یەکەمین دانیشتنی دوای تەواوکردنی راپۆرتەکە دێتە ناو پەرلەمان ئەم یاسایە کە یاسای بە خاوەنکردنی ئەو زەویانەی لە سنووری شارەوانیەکان زیادەڕەوی لەسەر کراوە لێژنەی تایبەتمەند لێژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزارە بەڵام بە هیچ شێوەیەک ئەم یاسایە دوای گەڕانەوەی لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئاراستەی لیژنەی تایبەتمەند نەکراوە ئێمە لە لیژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار دوێنێ لە کۆبوونەوەی ئاسایی خۆماندا بە زۆرینەی دەنگ ئەم ڕخنەیەمان ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد بە نووسراوی ڕسمی بەڵام وڵاممان نەدراوەتەوە بۆیە من داوا ئەەکەم لەبەر ئەوەی ئەمە پێچەوانەی مادەی 95 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە ئەم گەڕانەوەی یاسایە ئاراستەی لیژنەی تایبەتمەند بکرێت دواتر لە دانیشتنی دوای ئەوە بخرێتە بەرنامەی کار زۆر سپاس کەیتر باڵێ کاک سۆران بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 56 لە پەیڕەوی ناوخۆ و بڕگەکانی یەکەم و دووەم و سێم خاڵی پەیڕەوی دیاری کردووە هیوادارم دەستەی سەرۆکایەتی بەڕێز سەرۆکی پەرلەمان پابند بێ بەوەی کە خاڵی پەیڕەوی هەر کاتێک پشتبەستوو بوو بە یەکێک لە مادەکانی پەیڕە وەربگیرێ نەک مەرجی ئەوەی کە بڕگەی یەکەم یا چەنەمە بەپێی مادەی 84 لە پەیڕەوی ناوخۆ بڕگەی یەکەم دەبێت لیژنە تایبەتمەندەکان لە ماوەی 21 ڕۆژ راپۆرتی خۆیان لەسەر پرۆژە یاسا و بڕیار و پێشنیار ئامادە بکەن چەندین پرۆژە یاسا و بڕیار لە لیژنە هەمیشەییەکانن پێچەوانەی مادەی 84 پەیڕە و کاتەکەی تێپەڕیوە و هیچ نەکراوە بەپێی بڕگەی 4 هەمان مادە ئەگەر لە ماوەی دیاریکرا و لیژنە تایبەتمەندەکان راپۆرتیان ئامادە نەکرد لەسەر
ئەو پێشنیاز و پرۆژە و بڕیارانەی لەلایەنە بەڕێز جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان ئاگاداری ئەو لیژنەیە دەکا کە لە ماوەی 4 ڕۆژ لە گەشتنی ئاگاداریەکەوە دەبێت راپۆرت ئامادە بکرێ و ئەگەر هەر نەبوو ئەوە هۆشداریان دەداتێ و بڕیاری سەرۆکایەتی پەرلەمان لەو بارەوە یەکلاکەرەوە بێ ئایا مەکراوە یان نەکراوە و بە پێی مادەی 33 لە پەیڕەوی ناوخۆ حکومەکانی ئەم پەیڕەوە چۆن بەسەر ئامادەبوونی پەرلەمان جێبەجێ دەکرێت دەبێت بەسەر ئامادەبوونی لیژنەکانی جێبەجێ بکرێت کە نەکراوە و مادەی 37 لە پەیڕە و باز لەوا کاگەر بۆ سەرۆکایەتی ڕوون بوویەوە یەکێک لە لیژنە هەمیشەیەکان کەم تەرخەمن لە کارەکانی دەتوانێت لە هۆکارەکەی بکۆڵێتەوە و هەوڵەکانی بخاتە گەڕ بۆ کاراکردنی لیژنەکە ئەگەر نەیتوانی ئەندامی نوێ بۆ لیژنەکە دەستنیشانەکرێ ئایا ئەمە کراوە یان نا چونکە پرۆسەی یاسادانان زۆر سستەڕوا لەم پەرلەمانە کە چەندین پرۆژە و پێشنیاز خوێندنەوەی بۆ کراوە بە پێی مادەی 52 لە پەیڕەوی ناوخۆ بڕگەی سێم خاڵی یەکەم ناوی ئامادە نەبووان هەر لێرە ناخوێنرێتەوە ئامادەبوو ئامادە نەبوو بە مۆڵەت و بێ مۆڵەت دەبێ بخرێتە سایتی پەرلەمان و ئەمەشمان بە نووسرا و لەگەڵ هاوڕێم کاک دیاری پێشکەش کردوون زۆر سوپاس. وەڵامی هەندێک بدەینەوە ئەوانی تر وەرگرین دواتر. ئێمە سەبارەت بەوەی کە بۆ دەرفەتە دەدەم مژدەخان بۆ نەمان ناردۆ بۆ لیژنە تایبەتمەندەکان ئێمە سەیری ئەو حاڵەتانەی تری ڕەتکردنەوەی یاساکانمان لەلایەن بەڕێزان لە سەرۆکایەتی هەرێم و لەلایەن سەرۆکی هەرێم کرد. چەند حاڵەتێک هەیە. حاڵەتێک ئەوەیە کە ئەوان خۆیان تەفاسیلەکە نانێرن، وردکاریەکە نانێرن، تەنها باسی مادەکە دەکەن، ئاماژە بە مادەکە دەن. لەو حاڵەتەیە چی کراوە؟ گەڕێنراوەتەوە بۆ لیژنەی تایبەتمەند بۆی ئیعادەی سیاغەی بکاتەوە. ئەمە یەک. دوو، ئەگەر بە گشتی ڕەتکرابێتەوە خراوەتە دەنگدان. پەرلەمان وەکۆی لە پەیڕەوەکە شاهاتووە. ئەگەر دەنگی لەسەر دابێ وەکو خۆی ئەوە جارێکی تر وەکو خۆی یاساکە پەسەند بووە و ئەوە یەکلاکەرەوەیە و ناگەڕێتەوە بۆ سەرۆکایەتی هەرێم. بەڵام ئەم حاڵەتەی ئێستا لە بەردەستی جەنابتانایە. ڕەتکردنەوەی کولی نییە. پێداچوونەوەیە بە چەند مادەیەکی ناو یاساکە و بە دیاریکراوی تەفاسیلەکەی داواکاریەکە چییە؟ داوایان کردووە بە وازەحی بە تەنها ناوی مادەکەیان نەهێناوە کە دەڵێ ئەم دەستەواژەیە دەگۆڕێ بۆ ئەو دەستەواژەیە. هەر بە گوێرەی ئەم پەیڕەوەی لە بەردەستی بەڕێستانایە ئێمە بەرنامەی کارەکەمان داناوە. نووسیومانە خستنە ڕوو دەنگدان. واتە لیژنەی یاساییش حەقی ئەوەیان نەبووە هیچ دەستکاریەکی ئەو مقتەڕەحاتانە بکەن کە بە وردکاریەوە لە ناو ڕەتکردنەوەکەی بەڕێزان لە سەرۆکایەتی هەرێم هاتووە. ئێستا ئێمە کە ئەچینە سەر خستنە دەنگدانی یەک دەستەواژە وشە پێشا جەنابتان هەموو ئەندامانی پەرلەمان بۆتان هەیە قسەی لەسەر بکەن ئینجا دەنگی لەسەر درێ. خۆ ئەگەر بەهاتایە بە تەنها ناوی مادەکە بەهاتایە و بوترایە ئەم مادەیە پێداچوونەوەی پیا بکرێ ئەوە دڵنیابن دەمانگەڕاندەوە بۆ لیژنەی شارەوانی و دەمانگەڕاندەوە بۆ لیژنەی یاسایی و کۆبوونەوەی هاوبەشیانە کرد و راپۆرتی هاوبەشیانە کرد. بەڵام ئێستا ئەوەی لە بەردەستی جەنابتانایە و راپۆرتی لیژنەی یاساییە بە 1/6 ڕەئی لیژنەی یاساییتیانە بە تەنها خستنە ڕووی ئەو تەفاسیلەیە کە سەرۆکایەتی هەرێم لەسەر داوای وەزارەتی شارەوانی داوایەکە. خۆگەر جەنابتان قسەیەکتان لەسەری هەیە ئەوە لەم هۆڵە دەتوانن قسەی خۆتان لەو بارەیەوە بکەن. سەبارەت بەوەی ڕووپاکخان و ئەوەی کاک سۆران عومەر و ئەوەی هەر بەڕێزێکی تر ئەندامانی بەڕێزی پەرلەمان قسەی لەسەرەکەن سەبارەت بە پرۆسەی یاسادانان لە پەرلەمانی کوردستان، ئێمە ئەمانویست ئەم بابەتە بخەینە دوای پەسەندکردنی ئەم بڕگەیە. بەڵام ئێستا بۆی زۆر کاتی بەسەر نەچێ مادەم جەنابتان قسەتان کرد ئێمەش قسەکانی خۆمانەکەین. لە پەرلەمانی کوردستان ئێمە دوو وەرزی یاسادانانمان تقریباً وەرزی دووەمیش خەریکە تەواو دەبێت. وەرزی یەکەم وەرزی خۆڕێخستنەوەی دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان بووە و بەشێکی زۆری ئەو پرۆژە پێشنیازە یاسا و بڕیارانەی کە بەڕێزان ئەندامانی پەرلەمان پێشکەشی پەرلەمانیان کردووە ڕەهەندی داراییان هەبووە. لەبەرەوە دەستەی سەرۆکایەتی و سەرۆکی پەرلەمانی پێشوو لەگەڵ بەڕێزان جێگر و سکرتێر نەیانتوانیوە ئەوانە بخەنە بەرنامەی کار لەبەرەوەی دەبوت بینێرن بۆ حکوومەتێک کە ئەم پەرلەمانە متمانی پێدابێ. ئەو حکوومەتەش نەبووە تا ئەوان بۆی بنێرن. ئێمە
بەرمەبنای ئەمە 31 پرۆژەی وەرزی پێشومان بۆ مابووە پێکەوە کە دانیشتوین شەن و کەومان کردووە و ئێستاش 23 پرۆژەی ئەم خولەمان ئەم وەرزەمان هەیە من حەزەکەم بە تەفسیلی بۆتان بخوێنمەوە بۆی ئیسپاتی بکەم کە ئەوە دەستەی سەرۆکایەتی نییە کە هۆکاری پرۆسەی دواخستن و با بڵین بە خواستی دڵ نەڕۆیشتنی پرۆسەی یاسادانانە بە ڕقم بۆتانە خوێنمەوە 31 پرۆژە پێشنیازە یاسا و بڕیاری وەرزی بەهارە هەبووە 23 وەرزی پاییزە 22 پێشنیازە یاسا و بڕیار بە پێی مادەی 79 نێردراوە بۆ حکوومەت ئەمانە کامانن سیان بەتەنها بۆ پاشەکەوتی موچە 5 بۆ سلفەی عقار و قەرزی بچووک ئەمانە هەمویان یەک بابەتن بەڵام بە ژمارەن دوان بۆ مخەستاتی قوتابیان و خوێندکارانی زانکۆکان ئەمانە لە ژمارەیە زۆرن بەڵام لە بابەتە یەک بابەتیان هەیە هەموو ئەمانەی کە ئێمە نردومانە بۆ حکوومەت 12 دانیان وەڵاممان بۆ هاتوۆتەوە هەندێک بە ڕەتکردنەوە هەندێک دەڵێن ئیستێک بکەن معلوماتمان دەوێ هەندێک ئیحالی وەزارەتێکی دەکەن ئەڵێن ئەبێ عەدەدمان بداتێ بە گوێرەی چی بڕیاری ژمارە 38یان لە 30 2019 ئەوانی تر وەڵاممان بۆ نەهاتوۆتەوە ئەوە بە گوێرەی مادەی 79 23 پێشنیازە یاسا و بڕیار خوێندنەوەی یەکەمی لەم وەرزە بۆ کراوە بەڕێزان ببورن لەم وەرزە و وەرزی پێشوو 5 بوون بە یاسا و بڕیار 7 لە 7 2019 خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە واتە 77 ڕۆژ بەسەریان ناتێپەڕێەوە لای لیژنەکانەوە بە گوێرەی ئەم پەیڕەوەش ئەبوو دەدوای 21 ڕۆژ لیژنەکان کۆبوونەوە بکەن و راپۆرت بدەنە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان 6 لە 23 2019 خوێندنەوەیان بۆ کراوە 42 ڕۆژیان بەسەرا تێپەڕیوە دوانیان 30 2019 خوێندنەوەیان بۆ کراوە 34 ڕۆژیان بەسەرا تێپەڕیوە سیانیشیان لە 11 2019 خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە 22 ڕۆژیان بەسەرا تێپەڕیوە پێنجەم ئەمە فقرەیەکی ترە بڵێن 2 دانیان پەیوەندی بە داواکاری گشتیەوە هەبووە هەردووکیشان لە ناوەڕۆکەکەیانە ئەڵێ جیاکردنەوەی دامەزراوەی داواکاری گشتی لە دەسەڵاتی جێبەجێکردن و لکاندنی بە دەسەڵاتی دادوەری یان بە ئەنجومەنی دادوەری ئێمە مؤسسەیەکی گەورە لە دەسەڵاتێکەکەینەوە بە دەسەڵاتێکی تریەوە نووسێنین بە قانون لەسەر ئەو بنەمایە لیژنەی یاسایی ئاراستەی هەردوو دەسەڵاتەکەیان کردو بۆی ڕای خۆیانی لەبارەوە بڵێن پرۆژەی پێشنیازە یاسای مرۆڤسازی لەلایەن وەزارەتی پەروەردە ڕەت کراوەتەوە پاراستی مامۆستایان و ڕێبەرە پەروەردەیەکان دوان بوون هەردووکیان ئیحالە کراون یان لەسەر داوای لیژنەی تایبەتمەند بخرێنە ناو یاسای پەروەردەی هەرێمی کوردستان کە تا ئێستا نیمانە و وەزارەتی پەروەردە لە خەریکی ئامادەکاریە بۆ ئەوەی ببێتە پرۆژەیەک و بێتە پەرلەمانی کوردستان دەستگای کۆنتڕۆڵی جۆری و ماف و ئەرکی نەخۆش و پاراستی بەرهەمی خۆماڵی لەسەر داوای لیژنەکانی پەرلەمان جارێکی تر نێرناونەتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە کۆی ئەمانە ژەکاتە 8 پرۆژە یعنی ئەبێ بەڕێستان ئەو ڕاستیە بزانن کە هیچ پێشنیازە یاسا و پرۆژە یاسایەک ئێستا لە بەردەستی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە نییە تاوەکو هیچ گلەیەک لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کرێ هەمووی لە مەیدانی لیژنەکانی پەرلەمانە بەڕێزان بە گوێرەی مادەی 36 لە پەیڕەوی ناوخۆ دە ئەندام یان هەر فراکسیۆنێکی پەرلەمانی دوای 45 ڕۆژ لە تێپەڕبوونی خوێندنەوەی یەکەم بەسەر پرۆژەیەکە ئەتوانن داوای ڕوونکردنەوە لە لیژنە بکەن دەبوو داوا بکرێ بە گوێرەی مادەی 42 ئەتوانن داوا لە سەرۆکی پەرلەمان بکەن بۆ ناردنی وەزیر بۆ لیژنەکان ئەگەر ئیشکالتان ئەوەیە دەتانەوێت ڕێی حکوومەت بزانن دەبێت داوایە لە سەرۆکی پەرلەمان بکەن بۆ ئەوەی داوا لە بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران کا وەزیرەکان بێنە پەرلەمان بۆ ڕوونکردنەوەی زیاتر بە گوێرەی مادەی 84 بەڕێزان لە پەیڕەوی ناوخۆ کە ئێستا لە بەردەستی هەمووتانە لیژنە لە نووسینی راپۆرت ئەتوانێت لەگەڵ کێ هاوئاهەنگی بکە لەگەڵ ئەو دامەزراوانەی دەوڵەت کە پێویستی پیانە و پێویستی بەڕێیانە لیژنەی تایبەتمەند ئەتوانێت بۆ ئامادەکردنی راپۆرت لەسەر پرۆژە یا پێشنیازی یاسا و بڕیارەکان هەماهنگی لەگەڵ لایەنی پەیوەندیدار بکە ئێمە بەشێکی زۆر لەو پرۆژە پێشنیاز و بڕیار و یاسایانی کە دەینێرینەوە بۆ حکوومەت پشت بە مادەی 79 بەستین لە کاتێکا مادەی 79 بۆ ڕەهەندی داراییە ئەسڵ ئەوەیە
بەڕێزان لە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر داوای لیژنە تایبەتمەندەکان بێنە ناو لیژنەکانی پەرلەمانی کوردستان و هیچ وەزیرێکیش بە ئێمەی نەوتوە ئێمە ئەگەر راپۆرت بنووسرێ ناین بە دەلیلی ئەوەی چەند وەزیرێک کە داوایان لێکراوە بۆ ڕاوێژکاری و بۆ راپۆرت هاتوونەتە لیژنەکان لەبەرەوە ئێمە بێ لەم ڕۆوە خۆمان ڕێک بخەینەوە سەبارەت بە پرسیارەکانی جەنابتان کە هەر پێشتر ببورن دەمیست ئیزافەیەک بکەم لەسەر ئەوە کە بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان جەختی لە لیژنەکانی پەرلەمان کردوتەوە بۆ نووسینەوەی راپۆرت و نووسراوەکە لە بەردەستی بەڕێزیانایە اختصاصی جەنابیان ئەوەیە کە متابعەی کار و باری لیژنەکانی پەرلەمان کە ئەرکەکەی خۆی بەجێهێناوە لەوەی نووسراوی جەختکردنەوەی بۆ لیژنەکانی پەرلەمان نووسیوە بۆ ئامادەکردنی راپۆرت لە کاتی خۆیان سەبارەت بە پرسیارەکانتان بەڕێستان 150 پرسیارتان ماوەی یاسایی لەسەر تێپەڕیوە پرسیار زیاتر ئاراستە کراوە بەڵام ئەو پرسیارانەی کە 21 ڕۆژیان لەسەر تێپەڕیوە 150 پرسیارن بەڕێز سکرتێری پەرلەمانمان ڕاستپارد بوو لەگەڵ کاروباری پەرلەمان ئامادەکاریەکی زۆر باشیان کردووە و هەمووی لە بەردەستی ئێمەیە ئەگەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان بێوێ ئەتوانێت بە تەفاسیل وەریگرێن 86 پرسیار وەڵام دراوەتەوە 64 پرسیار تا ئێستا وەڵام نەدراوەتەوە بەڕێزان لە جیاتیەوەی بەڕێزان لە ئەندامانی پەرلەمان بڵێن حکوومەت وەڵاممان ناداتەوە ئەگەر سەیری ئەم پەیڕەوە بکەین ئالیەتی تر میکانیزمی تر هەیە بۆ ئەوەی ئەگەر وەڵامی پرسیارێکتان لە وەزیرێکی بەڕێز لە کاتی خۆیان دەست نەکەوت قسەی خۆتانی لەبارەوەکەن بەڕێستان زۆربەتان پەیڕەوەکەتان لە بەردەستە سەیری مادەی هەفتاکەن ئەو مەرجانەی لە پرساندندا هەن هەمان ئەو مەرجانن کە لە پرسیاردا ئاماژەیان پێدراوە بە پابەندبوون بەم خاڵانە 1 2 3 ئەوەی کە وەڵامی نادرێتەوە لە کاتی خۆیان پرسیار قۆناغی یەکەمی پرۆسی چاودێریە بەڵام ئەم پەیڕەوە دەسەڵاتی داوە بە سەرجەم ئەندامانی پەرلەمان بڕۆن بۆ پرۆسەیەکی تر سەرباری ئەوەش کە جەنابتان خۆتان ئەوەتان نەکردووە ئێمە سکرتێری پەرلەمانمان ڕاستپاردووە ژمارەی هەموو ئەو پرسیارانەی کە وەڵام نەدراونەتەوە و ژمارەکەیان 64 پرسیارە بە نووسراوی جەختکردنەوە لە هەفتەی پێش و جارێکی تر بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیان ناردۆتەوە و چاوەڕوانیمان ئەوەیە وەڵاممان بدەنەوە بۆ ئەوەی پرۆسەکە بەو شێوەیە بەڕێوە بچێ کە هەمومان خواستمانە سەبارەت بە پرسیارەکەی ڕووپاک خان ئێمە وەکوتم 23 پرۆژەمان هەیە 21 ڕۆژی بەسەرا تێپەڕیوە یەکێک لەوانە پرۆژەی یاسایان پێشنیازە بڕیاری گرێبەستەکانە هیچ شتێکی ئەو بابەتە لە لای دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان نەماوە لەبەرەوەی بە نووسراوێک کە لە ڕۆژی 14 یانزەی 2019 ئاراستەی لیژنەی یاسایی کراوە ئێستا ئەو بابەتە لە لای لیژنەی یاساییە حکوومەت وەڵامی داوەتەوە لەو کاتەی خۆیان کە دەبوو یعنی لە 2 هەفتەیە وەڵام بداتەوە ئەگەر لیژنەی یاسایی بەڕێز ئەو وەڵامە قەنەعەتیان پێی نییە یان دەیانەوێت بەردەوام بن هیچ ڕێگریەک لەلایەن دەستەی سەرۆکایەتیەوە نییە بۆەوەی لیژنەی تایبەتمەند ئەرکەکانی خۆی وەکو پێویست بەجێبهێنێ و سپاسانەکەین و ئێستا دەچینە سەر بڕگەی یەکەمی بەرنامەی کار فەرموون باڵ بەڕێسەرۆکی پەرلەمان باسی مادەی 79 کرد لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە بە پێی ئەم مادەیە پرۆژەیە پێشنیازە بڕیاری دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەستان ناردۆتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان مادەی 79 کاکیاری من وام نەوتوە جەنابتان واتان فەرموو وام بەچم باشە پرسیارەکەم بە چ خاڵ و پابڵین مادەیەکی پەیڕەوی پێشنیازە بڕیاری دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەستان بۆ جاری دووەم ناردۆ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکە لە نێو پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستاندا تەنها لە یەک بڕگەدا لە مادەی 79 بڕگەی چوارەم ئاماژی بۆ کردو دەڵێ پێویستە لە کاتی دەرچواندنی ئەو یاسا و بڕیارانەدا ڕەچاوی بارگرانی دارایی لەسەر حکوومەت بکرێت لە کاتێکدا پێشخوێندنەوەی یەکەم نێردراوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی دەربڕیوە بۆچی دوای خوێندنەوەی یەکەم لە کاتێکدا کە ئێوە کاری خۆتان کردو ناروتانە بۆ لیژنەی یاسایی لە 14 مانگ ناروتانە لە 7 مانگ گەیشتوە دەست لیژنەی یاسایی بەڵام بۆ لیژنەی یاسایی کاروبارەکانی بابلین کۆبوونەوەی لەسەر نەکردو ڕاپۆرتی ئامادە نەکردووە بە چ بڕگە و مادەیەک لە نێو پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ناروتانە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە خاڵێک خاڵێکی دیکە کە دەمێ باسی کەم بەڕێ سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 50 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ببوورە 51 لە بڕگەی سێمدا دەڵێت ڕۆژانی سێشەمە و چوارشەمە تایبەت دەبێت بە دانیشتەکانی پەرلەمانی کوردستان بەڵام لەم وەرزی یاسادانەدا پەرلەمانی کوردستان تەنها 8 دانیشتنی ئەنجامداوە پرسیارەکە ئەوەی بۆ ناکرێت ئەگەر لیژنەکان ئەو بەس لەم وەرزی یاسادانەدا گەر 12 پێشنیازە یاسا و پرۆژە یاسا خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە
بۆچی لیژنەکان نۆز دەبێت بۆچی لیژنەکان تاوەکو ئێستا راپۆرتیان ئامادە نەکردو بۆی خوێندنەوەی دۆمی بۆ بکرێت بۆ ڕێکاری پێڕەوی ناگرێتە بەر خاڵێکی دیکە کە زۆر گرنگە لەلام بیڵم بەرە سەرۆکی پەرلەمان هەندێک جار ئێمە دەمانوێت باز لە ئازار و کێشەی خەڵک بکەین ئەگەر ئەم پەیڕەوە ڕێگریمان لێ بکات ئەگەر ئازار و معاناتی خەڵک لەنێو ئەم پەرلەمانی کوردستانە باز نەکەین بە نمونە مزایدە ناکەم فەرمانبەرێکی گرێبەست تەلەفۆن بۆ من دەکات دەڵێ من مانگی بە 175,000 فەرمانبەرم دوو منداڵم هەیە کرێچیم تکا دەکەم شتێکمان بۆ بکەن ئەو پرۆژە یاسایە تێپەڕێت ئەگەر من خاڵی پەیڕەوی لێرە ڕێگەم پێ نەدات چی بکەم بۆی داوا دەکەم کە چارەسەرێکی یاسایی بۆم بابەتە بدۆزنەوە کە بتوانین ئەو کێشانی پەیوەندی بە خەڵکەوەی کێش من نیم والله دەستپیانەرە و دەستپیانەرە زارێک کاک جاری گەیشت بەڵێ دەست خۆش واضحە واضحە لە ڕاستیە ناردنەوەی پێشنیازە بڕیاری دامەزراندنی گرێبەستەکان ئەم بابەتە زۆر ڕوبەڕووی ئێمە کرێتەوە بەڕێزان ئێوە سەیری ئەو پێشنیازە بڕیارەتان کردووە ئەوانەی واژۆیان کردووە حەز ناکەمی شتێ بڵێم لەسەر بابەتە بەڵام لە ئێوە زیاتر ئێمە لە دەستەی سەرۆکایەتی لە خەمی ئەوەی ئەم کێشەیە چارەسەر ببێ و بڕوا ناکەم لەناو ئەم هۆڵە بە هەر 111 ئەوەی ئێستا ئامادەیە هیچ ئەندامێکی پەرلەمان هەبێ یەکێک لە خواستە سەرەکیەکانی ئەلەم وەرزەی یاسادانانە ئەوە نەبێت کە ئەوە ببێتە بڕیار و فەرمانبەرانی گرێبەست لەو دوو دڵیە تێپەڕن ئێمە لەگەڵ حکوومەت دەمانەوێت هەم ئاهەنگ بین پێکەوە بین کاری هاوبەش بکەین بە هاوسەنگی پرۆسەکە بەڕێوە ببین ئەگەر حکوومەت داوا تەنها داوای 2 هەفتە بکە یان حکوومەت داوای ماوەیەک بکە بۆ ئەوەی وەڵامێکی ئیجابیمان بداتەوە و ئێمە کە بڕیارەکەمان دەرکرد ئەوان جێبەجێ بکەن ئەم کێشەیەی کە فەرمانبەرێکی گرێبەست ماوەی چەند ساڵە هەیەتی بە 2 هەفتە چارەسەرە بێ ئەوە منم تەحملی ئەو خاڵم کرد کە جەنابتان پێتان وایە ناپەیڕەویە و بەرپرسیارەتەکەی تەحمل دەکەم ئەوتە جەنابتان پێمان دەڵێنەوە بەڵام لە دوێنێەوە ئەو 2 هەفتەیە تەواو بووە لە دوێنێەوە ئەو 2 هەفتەیە تەواو بووە و ئێمە ئەگەر 2 هەفتە دوامان خست بێ خۆ پرۆسەی خوێندنەوەی یەکەممان دوانە خستووە ئێمە بە یەکەوە متفق بووین لەسەرەوەی مادەم لە بەرنامەی کارە تازە خوێندنەوەی یەکەمی هەبێ بۆ بکرێ کە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا ئیحالە دەکرێت بۆ لیژنە تایبەتمەندەکان لەگەڵ بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەیان پرۆژە هەیە 77 ڕۆژی بەسەرا چووە 50 ڕۆژی بەسەرا چووە وانە پرۆژەی گرنگیشن پەیوەندیشیان بە ژیانی خەڵکەوە هەیە هیچ ئیشێکیشان لەلایەن لیژنەکانەوە لەسەر نەکراوە ئێمە ئەو کەسیش باسی ناکە ئێمە لە پەرلەمانی کوردستان بەرپرسین لە ژیانی فەرمانبەرانی گرێبەست بەرپرسین لە ژیانی کرێکارێک هاوڵاتیەک خاوەن پێداویستێکی تایبەت وەکو یەک بەڵام ئێمە بڕیارمان داوە پەیوەندیەکی هاوسەنگمان لەگەڵ حکوومەتە بێ ئەو 2 هەفتەیە پەیوەندی بەو بەڵێنەوە هەیە کە ئێمە لە دەستەی سەرۆکایەتی داومانە دەمانەوێت پەیوەندێکی تەندروستمان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەبێ لە ئێستایە ئەم بابەتە لە لای دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان نەماوە و ئەو ماوەیەشی کە باسمان لێوە کردبوو تەواو بووە فەرمونون ئەسپی خۆتان تاودەن لە لیژنەکانی پەرلەمانی کوردستان چ بڕیارێکتاندا چیتان کرد بە راپۆرت هێناتان بۆ ئێمە لە دەستەی سەرۆکایەتی ئەگەر نەمان خستەوە بەرنامەی کارە و کاتە ئەوانە ئەو کاتە ئەتوانن قسێکی تر بکەن ئەتوانن شتێکی تر بڵێن بەڵام ئەگەر راپۆرت نێتە بەردەستی ئێمە چی بکەین هیچ شتێک ناتۆتە بەردەستی ئێمە بەڵێ حکوومەتیش ئەم بابەتەی ڕەت نەکردووە ڕەفزی نەکردووە بڵێ قبولمان نییە و ڕەفزیەکەین ئێمە داوامان لێ کردوون لە کاتی خۆیان ئەم ئیشە بکرێ ئێستا وەڵامێکی ئێمەیان داوەتەوە ئێوە خۆتان ئازادن چۆنی مامەڵە لەگەڵ ئەو مەڵە بەڵێ و پێشتری 6,000 دامەزراوە
ومێدی ئێمە ئەوەیە حکوومەت ئەگەر ئەمەش نانێرێتەوە بۆ پەرلەمانی کوردستان خۆی ئەوانی تریشدا بمەزرێنێ بە فەرمانێکی ئەنجومەنی وەزیران ئامانج لای ئێمە لە دەستەی سەرۆکایەتی ئامانج لای ئەندامانی پەرلەمان خزمەتکردنی خەڵکە میکانیزمەکە هیچ گرنگ نییە اختیارکردنی میکانیزمەکەش هیچ گرنگ نییە و داوا دەکەم ئەم بابەتە لە بابەتێکی ئەوەی کە وەکو ڕیکلامێک بەکاری بێنین واز لەمە بێنین بیکەین بە بابەتێکی نیشتیمانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی خۆی ئەو وەڵامەی کە ئێمە دەمانەوێت لە کاتی خۆی نەهاتۆتەوە بڵێ بیکەن بەڵام نەشی وتووەمەیکەن ئەرکەکە لە ئەستۆی جەنابتانە بڕۆینە بڕگەی یەکەمی بەرنامەی کار چی پرسێ؟ بەسەر دەرفەت دەدەمە دکتۆر زێدان باشە بەسەر چاو فەرموو کاکتۆر بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 95 پشتگیری لە هەواڵانم کاک لوقمان و کاکسیپان و سەرچنارخان دەکەم بەڵام وەڵامدانەوەی بەڕێستان سەبارەت بەوەی کە لەبەر ئەوەی گەڕانەوەی یاساکە کولی نییە جزئیە بۆیە بۆ لیژنەی یاسایی ڕۆشتووە بەڵام لە هەمان ئەو مادەیەدا بەپێی پێڕەوی ناوخۆی پەرلەمان دەڵێ کولی بێ یان جزئی بێ بەگشتی بێواتە یان بەشێکی بێ هەردەبی بێتەوە لیژنەی تایبەتمەند کەواتە لێرە ئێمە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانمان جێبەجێ نەکردووە لە لیژنەی بۆ ناردنی لیژنەی تایبەتمەند کەواتە ئێمە وەکو لیژنەی شارەوانیەکان دەبواە ئەوان لەسەر منەسەبن بۆی تاوتوی ئەو بابەتە بکەن لەگەڵ ئێوەداوە لەگەڵ ئەندامانی پەرلەمان بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە کە دوێنێش کۆبوونەوەمان کردووە ئێمە تاوتوی کۆبوونەوە و راپۆرتی لیژنەی یاساییمان کردووە ئایا بەپێی پەیڕەوی ناوخۆ دەکرێت لیژنەی تایبەتمەند تاوتوی راپۆرتی لیژنەی یاسایی بکە و ئەگەر ئێمە لە پەرلەمانی کوردستان کار بە پەیڕەوی ناوخۆی خۆمان نەکەین چۆن دەتوانین حکوومەتیش مولزەم بکەین کە یاساکانی ئێمە جێبەجێ بکەن من نەموت ئەگەر جزئی بوو نابێ بگەڕێتەوە وتم ئەگەر تەفاسیلی تیانە بوو حاڵەتەکانی تر ئەگەر سیرکەن جەنابتان بڕۆن بۆ پرۆتۆکۆلی دانیشتەکانی پەرلەمان و ئەرشیفەکان دەبینن حاڵەتەکانی ڕەتکردنەوە پێشتر بە مادە ناوی هاتووە بەبێ ئەوەی بڵێ چیم دەوێت لە مادەکە ئەڵێ مادەی ئەوەنە پیاچوونەوەی پیا بکرێ بۆیە ئەو کاتە نێراوە بۆ لیژنەی تایبەتمەند بەڵام ئەگەر تەفاسیلی خۆی داوە ئەو یعنی سەرۆکایەتی هەرێم دەڵێت چیم ئەوێ ئێمەی خەینە بەردەستی ئەندامانی پەرلەمان بۆ تاوتوێ نەک بە تەنها لیژنەی تایبەتمەند بەڵێ کاروان فەرموو بەناوی خودای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڵبەت بەڕێزت کۆمەڵە ڕوونکردنەوە لەبارەی لیژنەکان و لەبارەی شەوازی پرسیاریش دا بەڵام وا بڕیار بوو لە دانیشتنی پێشووی پەرلەمان بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستان کۆی پرسیارەکان بە داتا و بە وردەکاری بڵاو بکاتەوە لێرە بە هەم بێمەش هەم بە کۆمەڵانی خەڵکی کوردستانی شەڕاب بگەێنێت من بە پێویستە زانم چەند پرسیارێ بکەم و چەند وردەکارێک بخەمە ڕوو لیژنەمان هەیە تا ئێستا بە شێوەی یاداشت چەندان جار داوامان لە وەزارەتەکان کردووە کە وەڵام وەربگرین بەهۆی کتاب و ناکتاب و کوم 20 ڕۆژ نامانگێکیشی پێچ و تا ئێستا وەڵامەکەی ماوەرنەگرتووە و لە هەمان کاتیشدا جار هەبووە یەک لەسەر یەک پرۆژە یاسا ئێمە زیاتر لە 4000 ڕێی حکوومەتمان وەرگرتووە من تێناگەم بۆ چیوەندەمان پێویستە بە شەفەی ڕێی حکوومەتمان وەرگرتووە ڕێی سەرۆکایەتی پەرلەمانمان وەرگرتووە بە نووسراوی شوەرمان گرتووە هێشتاش دووبارە دەبێت بینێرینەوە بۆ حکوومەت ڕێی حکوومەت وەربگرین ئایا بەڕاستی ئێمە وەکو پەرلەمانی کوردستان ملزمەکان مادەی پێڕەوی ملزەمین بۆ هەموو ناردن و یاداشت و یاداشکاریە کە بۆ حکوومەت هەرێمی کوردستان تا بتوانین پرۆژە یاسایەک لە لیژنەکان تێپەڕین و ئیش خۆمان لەسەر بکەین بەنسبەت پرسیارەکانەوە ئەگەر دیقەت دەین لە مادەی 6 لە بەرگەی یەکەم و بەرگەی دووەم بەرگەی سێم زۆر واضحی ڕوون کراوەتەوە من بەش بە حاڵی خۆم زیاتر لە 30 پرسیارمان ڕاستە کرد وەڵامی 2 پرسیارم وەرگرتووە تا ئێستاش بەشێکی زۆری نەک هەر زۆریان زۆربەی زۆریان مودەی یاسایی خۆی تێپەڕاندووە و لە هەمان کاتدایەکێک لە پرسیارەکان وەڵامەکەی ئەوە بووە کە ئەنەما کە پێوەست نیە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئایا بەڕاستی شیەمەوەیە کە تەنها چەند جەنابەت ڕوون کردەوە خۆت فەرمووت کە دەکرێت بچینە مەرحەلەی دووەمەوە بەڵام مەرحەلەی یەکەمی شەوەیە کە وەڵامی پرسیارەکان وەربگرینەوە ئەگەر قرارە کە وەڵامی پرسیار وەرنەگرینەوە بۆچی ئەسڵەن پرسیارە ڕاست دەکەین ئەگەر قرارە کە لە لیژنەکان ناتوانین شتێ بکەین بۆچی ئەسڵەن یاداشت ئامادە دەکەین بۆیە من پرسیار دەکەم ئایا ئەگەر لیژنەیەک لە مودەی یاسایی خۆی تێپەڕی نەیتوانین راپۆرتێک داتەوە بە لیژنەی یاسایی کە جگە لە گەنگەشەی یاسایی شتێکی تری نامێنێت ئیجراعاتی سەرۆکایەتی پەرلەمان بۆچی ناکرێت بۆچی ئێوە کە وەکو جەنابەت خۆت فەرمووت یەک دنیا مەشاکلمان هەیە لە لیژنەکان هێشتاش ئیجراعات ناکرێت لەوەی کە لیژنەکان بۆچی بانگ ناکرێن و وردەکارەکان بەڵێ سپاس